سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. کاتێک سعی زۆرت هەیە و تازە هاتوویتەوە لە قوتابخانە زۆر قورسە بتوانیت دەستکەیت بە سعیکردن. ئێمە ئەمڕۆ ئەوەتان فێر دەکەین کەوا چۆن لەو بازنەی بێنە دەرەوە و بە وزەیەکی زۆرەوە دەست بە سعیکردن بکەن و هەروەها سعی هەموو ئەوانانی کە هەتن و پشتگوێت خستون بە زووی تەواویان بکەیت. سەرەڕای ماندوێتی بەڵام تەنها سەرنجت لەسەر سعیکردن بێت، بۆیە ئەگەر تۆ خوێندکاریت ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بە. هەموو سعیەکانت لە یەک کاتدا مەکە، بە تایبەتی وانە قورسەکانت، واتە بۆ نمونە سعی بیرکاری هەمووی لە نیوەڕۆدا بکەیت، بەڵکو دەبێت بەم شێوازە بێت، واتە بۆ نمونە ئەگەر سێپەڕە ئەرکی ماڵەوە واتە هۆموۆرکت هەبوو تەنها یەک پەڕی لە نیوەڕۆدا بکە، پەڕەیەکی دیکە لە دووانی وەڕۆ و پەڕەیەک کۆتایی لە شەودا بکە. دەبینیت بەدابەشکردنی وانەکە بۆ چەند بەشێکی کەم بە کاتێکی کەمتر و وزە و توانایەکی زۆرترەوە تەواوی دەکەیت. تەکنیکی پامەدۆڕا بەکاربهێنە. پامەدۆڕا چییە؟ بریتیە لە 25 خولەک سعیکردن بە تەواوی بیر و هۆشتەوە. دەبێت لێرەدا باشتر وایە مۆبایلێک یاخود باشترە کاتژمێرێک بێنن تا 25 خولەک ڕایگرن. لەو ماوەیەدا دەبێت ئەو بەشی داتناوە تەواوی بکەیت بێ ئەوەی بیر و هۆشت بڕوات، دواتر زەنگ لێ دەدات. لە پاش ئەو ماوەیە دەبێت 5 خولەک پشوو بدەیت. دوای پشووەکە دەست دەکەیت بە بەشە تەواو نەکراوەکان، بەڵام بە وزە و توانایەکی زۆرترە و دەست پێ دەکەیت. بۆیش 25 خولەک دانراوە چونکە کاتێکی زۆر نییە بۆ سعیکردن. لەو باوەڕەدام هەموو کەسێک بتوانێت 25 خولەک سعی بکات، بەڵام ئەگەر نزیکەی یەک کاتژمێر بۆ دوو کاتژمێر بێت یاخود زیاتر ئەوە هەست بە خەواڵوی دەکەیت. شوێنی سعیکردنت ڕێک بکە. پێش دەستپێکردن بە سعیکردن پێویستە ئەو شوێنی سعی لێ دەکەیت پاک و خاوێن بێت. ئیتر لەسەر زەوی سعی دەکەیت یاخود لەسەر میز و کورسی سعی دەکەیت پێویستە پاک ڕای بگریت، باڕێک و پێک بێت و تەنها ئەوانانی دەیخوێنیت لەسەر مێزەکەت بێت. هەموو قەڵەم و لاستیک و هایلایت و دەفتەر و کتێبێکی زیایە لابە. زۆر گرنگە لە کاتی سعیکردندا بجوڵیت. کاتێک بە درێژایی 25 خولەک سعی دەکەیت هەوڵ مەدا لەسەر هەمان شێوازدا بنیشیت. ئەگەر لەسەر مێز و کورسی سعی دەکەیت پێویستە قاچ و دەستت جارجار بجوڵێنیت، واتە چەند جوڵەیەکی کەمی پێ بکەیت، چونکە ئەگەر وانەکەیت هەم بۆ تەندروستیت خراپە هەم وات لێ دەکات خەوت بێت ئەگەر نەجوڵیت. بۆیە دەتوانیت لە ژوورەکەت یاخود جارجار لە ژوورەکانی دیکە سعی بکەیت، جەستت بجوڵێنیت. هەندێک جار دەتوانیت لە حەوشەی ماڵتان سعی بکەیت، هاوکات هەوای پاگوەر بگریت، بە تایبەتی ئەگەر خەوتان هات ئەوە باشترین ڕێگا بۆ سعیکردن تەنها ئەوەیە کەوا لە دەرەوە سعی بکەن، واتە باڵەکۆنەکەتان بێت، سەربان بێت یاخود حەوشەی ماڵتان بێت تا هەوای پاکتان بەربکەوێت. ئەگەر جارجار بتوانن بچن بۆ پارک لەوێ سعی بکەن ئەوە زۆر باشتر دەبێت. ئینتەرنێت بەکاربهێنە، واتە کاتێک دەتەوێت سعی بکەیت بۆ نمونە لەوانەی بایۆلۆجیدا لە سەرەتادا ڕەنگە بێ ئومێد بیت، ئەگەر بێت و کەمێک لەوانەیەدا خراپ بیت، لەوانەیە لە هەندێک شت یاخود لە زۆربەی تێنەگەیت لەبری ئەوەی کات بەسەر بەریت لە دووبار و دووبارە خوێندنەوەی هەمان بابەت و تێنەگەیشتنی. ئەوە داوات لێ دەکەم کەوا ئینتەرنێت بەکاربهێنیت و بگەڕێیت بۆ هەمان بابەت کە لە کتێبەکەتدا نووسراوە. ئەگەر ئینگلیزیشت زۆر باش نییە کێشە نییە، هەموو سەری بابەتێک لەوانەکانتان بە ئینگلیزی نووسراوە، ئەو نووسینە وەکو خۆی لە یوتیوبدا یاخود لە گۆگڵدا بنووسەوە. لە هەموو ڤیدیۆکاندا بە وێنە زۆر جوان ڕوونی دەکاتەوە، واتە تەنانەت ئەگەر ئینگلیزیشت نەزانی ئەوا لی تێدەگەیت، زۆر بە وردی و بە جوانیشی دەکاتەوە. ئەمە ژوات لێ دەکات تێگەیشتن لە بابەتەکەدا ئاسان بێت، کەواتە ئێستا تۆ شتێک لەسەر بابەتەکە دەزانی، بۆیە یەک بۆ دوو جاری تر بابەتەکە بخوێنەرەوە و ئەو ڤیدیۆی سێرت کردووە وێنەکانی بهێنەوە پێش چاوت لە کاتی سعیکردندا. جلوبەرگێکی ئاسوودە لەبەر بکەن، واتە پێش سعیکردن هەوڵ بدەن جلوبەرگێک لەبەر بکەن کە تیایدا ئاسوودەن و دوور بکەونەوە لە لەبەرکردنی جلوبەرگی تەسک و کابوو و چەرم لە کاتی سعیکردندا. هاوکات هەوڵ بدەن بیکەن بە بەرنامە ئەگەر ویستان سعی بکەن ئەوە بە ئاوی سارد بۆ ماوەی 5 خولەک خۆتان بشۆن یاخود دەم و چاوتان بشۆن، و یان باشترە دەستنوێژ بگرن و بە ناوی خۆی گەورە دەست پێ بکەن بە سعیکردن. بە گروپ سعی بکەن. ئەگەر لەو کەسانن کە هیچ هەندانێکتان نییە بۆ سعیکردن ئەوە پێشنیاری سعیکردن بە گروپتان بۆ دەکەم. هەوڵ بدەن لە پۆلەکەتاندا چەند خوێندکارێک کە هەر خوێندکار و لەوانێکدا باش بێت، بەڵام 4 بۆ 5 خوێندکار زیاتر نەبێت، هەڵبژێرن و گروپێک دروست بکەن. ئەگەر لە تۆڕ و کۆمەڵاتەکانیشدا گروپێک دروست بکەن و تیایدا سعی بکەن زۆر باشتر دەبێت. بەڵام ئەگەر ئەم ڕێگا باش نییە بۆ تۆ ئەوە تەنها لەگەڵ هاوڕێیەکتدا ڕێ بکەوە.
کە بەیەک و پەیوەندیتان هەبێت و بیکەم بە پێشبڕکە لە نێوانتاندا. بۆ نمونە پێی بڵێت با ئەمڕۆ سعی فڵانوانە بکەین، دەبێت لە کاتژمێر 3 بۆ 5 ئێوارە تەواومان کردبێت. دواتر هەرکەسە و بەجیا خەریکی سعیکردن دەبێت. کەمتان زووتر تەواو بوون لە سعیکردن نامە بۆ ئەوی دیکە بنێرێت تا ئەویش هەوڵ بدات کە زوو تەواوی بکات. کاتێک بەشێک لە سعیکردن تەواو دەکەیت خەڵاتی خۆت بکە. مەبەستمان چییە لە بەشێک؟ هەمان نمونەی پێشووتر وەرەگرین. ئەگەر بێت و 3 پەڕە لە ئەرکی ماڵەوەت هەبێت، ئەم 3 پەڕەیە ئەگەر بێت و تۆ تەنها 1 پەڕە بکەیت واتە تۆ بەشێکت تەواو کردووە. ئەگەر بێت و ئەو بەشەشت تەواو کرد ئەوە تەنها 5 خولەک پشوو بدە. بەڵام ئەم 5 خولەکە زۆر گرنگە پێش دەست پێکردن بەوانەی دواتر. ئەمە باسی بەشێکمان کرد. بەڵام ئەگەر بێت و هەر 3 پەڕەکەت تەواو کرد واتە سعی تەواوی ئەو وانەیەت کرد. بەتایبەتی ئەگەر بێت وانەکە بەلای تۆ زۆر قوروس بێت واتە با بڵین تۆ سعی بیرکاری تەواو کرد، ئەوە 25 خولەک بۆ 30 خولەک پشووەر بگرە. بەڵام ئەگەر بێت و وانەیەکی ئاسانترێت تەواو کرد با بڵین وانەی کوردی. ئەگەر بێت و هەموو سعی وانی کوردی تەواو کرد کاتێکی کەمتر بۆ پشوو دابنێ. بۆ نمونە 10 خولەک بۆ 15 خولەک دابنێ. جایتر لەو ماوەیەدا سێری تەلەڤیزیۆن دەکەیت یان فیلم یاخود پیاسە دەکەیت. بەڵام وریابە تەنانەت دەبێت بۆ پشوەکانی شت کات دابنیت. واتە بۆ نمونە کاتژمێرەکەت بخەرە سەر 10 خولەک، لەو 10 خولەکەدا دواتر زەنگ لێ دەدات. نابێت بڵێن خولەکێکی دیکە سعی دەکەم. نەخێر، دەبێت ڕاستەوخۆ دەست بە سعیکردن بکەیت. بۆ ئەوەی بەردەوام بێت لە هەندان لە ئاسانترین وانەوە دەست پێ بکە. هەوڵ بدەن لەو وانانەوە دەستکەن بە سعیکردن کە زۆرتان حەز لێیە و بە کاتێکی کەم زۆرترین زانیاری وەردەگرن، چونکە کە ئەم وانێت تەواو کرد هەست بە هەندانێک دەکەیت بۆ تەواوکردنی وانەکانی دیکە. خاڵی کۆتاییش بریتیە لەوەی ئامانجە درێژخانەکەت بەبێ خۆت بهێنەرەوە. قورسە بتەوێت سعی بکەیت بەبێ ئەوەی هیچ ئامانجێکت هەبێت بۆ خۆت یاخود هیچ ئامانجێکت دانابێت پێشووتر. واتە بتەوێت هەر سعیکردن لەگەڵ خۆت بکەیتەوە. هەر بۆیە ئەگەر بێت و هیچ هەندانێکت نەبوو بۆ سعیکردن ئەوەیەکەوە بیر لە داهاتوو خۆت بکەیتەوە. بیر لەوە بکەنەوە ئەگەر سعی ئەو وانەیە بە باشی بکەیت مانای وایە لەو وانەیەدا زۆر باش دەبێت و ئەمەش مانای ئەوە دەگەێنێت مامۆستای ئەو وانەیەتان زۆر ستایشت دەکات، بە یەکێک لە خوێندکارە سەرکەوتوەکان هەژمارت دەکات و دەبێتە یارمەتی دەر بۆ خوێندکارەکانی دیکە. کاتێک پرسیارێکیان هەبوو ئەوە لە تۆی دەکەن. بیر لە کاتی تاقیکردنەوە کام بکەرەوە کە تۆ ڕۆژانە باش سعیت کردووە، هەموو شتێک دەزانی، بۆیە ترست نییە لە تاقیکردنەوە و نمرەی زۆر باش دەهێنیت. هاوکات بیر لەوە بکەرەوە کە ئەو نمرەیە دەهێنیت کە تۆ دەتەوێت. لە کۆتاییشدا بیر لەو بەشە بکەنەوە کە حەز دەکەن لە داهاتوودا لێی وەربگیرێن. هەر بۆیە بە سعیکردنی ڕۆژانت هەرجارە و هەنگاوێک لە ئامانجەکەت نزیک دەبێتەوە. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرم.